السلام عليكم ورحمة الله وبركاته. مروفت وي عيالي وي يا ارحم الراحمين يا ربي تخيروان كساج بني ميسي مش حاجی ابراهیم شالی خدان هلوسته که جامعرانه کردواریه خلق و عالم همیل وی دوره و دوره سلیمانی جلولی روید نیاسن تنه دا خازمه اوه همی کسو کارو حوالو دوسته یعنی شویدی وره از جواب تلفن دم هیوی رو جاش خلقت کم نه انتا تازی تلفنک بسه یعنی هم پیگیری برن مایت اداره پارزگاه دو که بکن همجی ممروفت خو حوالت خو خوش دوین وره که نبرون نه خودشی به نخوشی بکن خلق زحمت کشا مال همی آوا و سپاس بو همی او کسی شوی دیوار الگلمه هم خسته خانه هم الویره و گردنه همی آزا ظروف نایلن هم مراسم کجی بو باب خوب بکن اوجش مرنه که نخوشتره بس گیان خلقی گرنگتر اجوان مراسمه ممنونم خیراتن سرسرم سرچاوید ممنونم صبر و هدار بداتا خانواده تێکۆشەرەکەی کە دڵنیاین مناڵەکانی کاک حاج ئیبراهیم لەسەر ڕێنەوەکەی حاج ئیبراهیم خزمەتی کۆمەلگاکە و پارێزگایی بگۆمچەکە دووبارە ئێوەش بەخێر بێت سوپاس. والله حاج ابراهیم ئینسانێکی دیا بوو دەڤەرانەیەوە ڕێکان کادرێکی پێشکەوتی بوو یەکەتی نیشتیمانی خسارەتێکە مەزن بوو هەم بوو ماڵەوی هەم بوو یەکەتی نیشتیمانی و خەڵکی لێ ڕۆزی بوو ئینسانێکی ئادە بوو ئینسانێکی کوردپەروەر بوو بەداخەوە چوو بە دلوانی خودێ کۆڕۆنای کەساتیت وەکی جەنابێ هەوە چەند ینی گرنگی ئەڤروکە پارێزیە ڤایرۆسی کۆڕۆنای بکەن و چەند شیرەت و ئامۆژگاری هەنە والله ئامۆژگاریە من لخلقی ما اوه که خوب پارێزن بخاطر وی کۆڕۆنایە ئەف کۆڕۆنا gelek بقوەتە تەسیرە چ ڕۆژنینن ئەم مرۆڤێت خۆل دەست نەدای کەس و کارێت خۆل دەست نەدای بخاطر کۆڕۆنایە هەندی ما پێشە بیتن ئەم جهت قەرەباڵە پارێزین تازیە پارێزین جهت قەرەباڵە خۆل پارێزین دا ئەبدەڵ تاڵێزینە لێ چێ نەبن سەرچاوان خیلی سلامت